بۆ جاری دووهەم ژمارێک کەسی نەناسراو هێرشیان کردە سەر گۆڕستانی ئاشووریەکان لە شاری کەرکووک بۆ هۆیەوە نزیکەی 40 گۆڕدەشکێن و بەشێک لە گۆڕەکانیش هەڵدەدەنەوە. لە بەرامبەردا هاوڵاتیانی ئاشووری کەرکووک نیگەران و دەڵێن تا ئێستا کەس لەو ڕووداوەی نەپرسیوەتەوە. هرچەندە تا ئێستا ئەنجامدەرانی ئەو کارە نازانرێکەیە، بەڵام وەک پەیڕەوانی ئاینی مەسیحی دەڵێن ئەو کارە هەوڵێکە بۆ تێکدانی پەیوەندی نێوان نەتەوەکان. چونکە ئەمە بۆ جاری دووهەمە ئەم گۆڕستانە ئەکرێتە ئامانج. جاری یەکەم ڕێکەوتی 4 کانونی یەکەمی ساڵی 2015 و جاری دووهەمیش لە هەمان ساڵ و 2 ڕۆژ بەر لە جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە ڕێکەوتی 22 کانونی یەکەمی هەمان ساڵ بوو. هذه المقبرة هي موجودة من 1945 موجودة. ئەم گۆڕستانە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1945. ئەمە دووەمین جارە هێرش دەکرێتە سەری، بەڵام ئەمە یەکەم جارە بەم شێوەیە گۆڕەکان تێک بشکێنرێن. تا ئێستا بۆمان دەرنەکەوتووە ئەنجامدەرانی ئەم کارە کێن. عمل هم أشخاص مجهولين الهوية ما نعرف منه. وەکاردانەوەیەکیش لە بەرامبەر هێرشکردنە سەر گۆڕستانی ئاشووریەکان لە کەرکووک ژمارەیەک ڕێکخراوی نێودەوڵەتی ئیدانی ئەو کاریان کرد. هاوکات داواشیان لە دەستگا ئەمریکان کردووە بە زووترین کات ئەنجامدەرانی ئەو کارە بدۆزنەوە، چونکە پێیان وایە کارێکی لەو شێوەیە کاریگەری بەسەر پەیڕەوانی ئاینی مەسیحیە دەبێت. بەداخەوە جێی نیگەرانی ئێمە وەک کۆمەڵی پاراستنی گەلانی ڕەشەلێکرا و هەروەها کۆمەڵ ڕێکخراوەکانی تری کۆمەلگەی مەدەنی و هێز و لایەنە سیاسی و دام و دەستگاکانی دەوڵەت تا ئێستا نەدام و دەستگاکانی دەوڵەت نا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەدەنگ ئەم پرسەوە نەهاتوون یاخود هیچ بەدەنگەوە هاتنێکیان نەبووە. دەتوانم بڵێم ئەگەر بێت و بەدەنگەوە هاتنی جددی و چارەسەر بۆ ئەم پرسە نەدۆزرێتەوە و دەبێتە مایەی کۆچپێکردنی زۆری خوشک و برامەسیحیەکان لە کەرکووک. تا ئێستا پۆلیسی کەرکووک هیچ سەرداوێکی لەسەر ئەنجامدەرانی هێرشکردنە سەر گۆڕستانی ئاشووریەکانی دەست نەکەوتووە، بەڵام لەسەر داوای پەیڕەوانی ئاینی مەسیحی بڕیارە پاسەوانی تایبەت بۆ گۆڕستانی ئاشووریەکان دابین بکرێت. هیچ بە دواداچوونی بۆ ئەو دۆخە کرد دەرکەوت ئەوە کارێکی ناچێتە قاڵبی بە بڵێن شتێکی گەورە ئیرهابیوانە، بەڵام کارێکی تێکدەرانەیە و ئێستا لە ئەو شوێنە با بڵێن کردنیسە دوای قسەکردن لەسەری بڕیاریانداوە کە پاسەوانی بۆ دەستنیشان بکەن و هێزەکانی پۆلیسی بە بەردەوامی چاودێری ئەو شوێنە ئەکەن. لە ئەنجامی لێکۆڵنەوە دەرکەوت ئەم کارێکە ڕەنگە خەنی خەڵک بەمبەستی تایبەتۆمانە کاریان ئەنجامدا بێت. لە دوای ساڵی 2023 و بەهۆی تەقینەوە و کوشتن و ڕفاندنەوە زیاتر لە 7500 کەس لە پەیڕەوانی ئاینی مەسیحی کەرکووکیان جێهێشتووە و بەرەو شارەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. ڕێکخراوە دەوڵەتیەکانیش پێشبینی دەکەن ئەگەر ژیانی مەسیحیەکان نەپارێزرێت ئەوە پێدەچێت ژماری کۆچکردنی هاوڵاتیانی مەسیحی لە شاری کەرکووک ڕوو لە زیاد بووم بکات. لە ئەنجیلی پیرۆز داهاتووە ئەوەی ڕۆژانێک لە تاریکی ماڵەکان فێری ئەبن ڕۆژگارێک دێت لە سەربانەکانەوە هاواری بۆکەن. ئێستا و هەزاران ساڵ لە دوای مەسیح پەیڕەوانی ئەم ئاینە ئەڵێن لە هەندێک شوێنی ئەم وڵاتە تەنانەت لە گۆڕەکانیش شوێنێکی ئارامیان دەست ناکەوێت. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.